بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا پێگە و ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستان دەخینە بەرباس و لێکۆڵینەوە و پرسیار دەکەین. بەڕاست قسەکردن لە ئێستادا لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان هێشتا پێگە و ئیعتیباری سیاسی ماوە. قسەی ئەوانە نییە کە لە پاڵ خوتوکەدانی هەستی نەتەوایەتی لە مزایدەکردن هەر بەردەوامن. ئایا ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کە ئەنجامەکەی لە دەستدانی نزیکەی لە سەدا 50 خاچی هەرێمی کوردستان بوو، سەرەتای کۆتایی هاتنی حکمی نوخبە سیاسیە دەسەڵاتدارەکەی هەرێم نییە کە دەگوترێت بەرپرسیاری یەکەمن لە نەمانی ئیعتیباری سیاسی هەرێمەکەمان. لە ئێستادا و لە ناوەخۆی هەرێمی کوردستاندا هێزگەلێکی سیاسی و کەسانێک بە گەرمی نەکەوتونەتە کار بۆ ئاسانکاریکردنی نێشتنی ئیعتیباری سیاسی هەرێم، ئەمەش بە هاندانی شەقامی کوردی لە دژی هەرێمەکەمان و دروستکردنی هۆشیاریەشی ترسناک لە لای خەڵک بە جۆرێک هەموو ئیعتیبارێک تەنیا لە موچەدا کوڕ بکاتەوە. لە ئێستادا و ئەو هێز و کەسانە لە پەنای شەڕکردن لەگەڵ پارتی و یەکێتی و دوورخستنەوەی نوخبەی سیاسی دەسەڵاتداری هەرێم وەکو ئەو کەسانیان لێ نەهاتووە کە بۆ کوشتنی کاپنی کەشتێکیان تەنانەت ئامادەن پەنا بۆ نوقمکردنی کەشتێکەشیان برن. لە ئێستادا بەرپرسیاری یەکەم لە لاوازبوونی ئیعتیباری سیاسی هەرێم تەنانەت لە لای هاوڵاتیانی کوردیشەوە نوخبەی دەسەڵاتداری هەرێم نییە بەو ئیعتیبارەی کە بەهۆی گوێنەدان بە چاوەڕوانیەکانی خەڵکەوە خەریکە ئەو هەستە دروست دەبێت کە بوون و نەبوونیان چ سوودێکی هەیە. بەڕاست نەمانی ئیعتیباری سیاسی هەرێم لەو کاتەوە دەستی پێ نەکرد کە ڕێزمان لە دامەزراوە سیادی و نیشتیمانیەکانی خۆمان نەگرت. بنمونە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم کە بە یەکێک لە پایە گرنگ و دیارەکانی سیادەی کوردی دادەنرا. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی سلێمانی کاگە نەوزادی مهەندیس چاودێری سیاسی، کاگە عەبدوڵڵا ڕێشاوی چاودێری سیاسی، هەروەها لە ستۆدیۆی هەولێر بەڕێز کاگە عەدنان بورهان لەگەڵمانن. بە خراپنی میوانە بەڕێزەکانم دەکەم، زۆر سپاسان دەکەم. کاگە عەبدوڵڵا با لە بەڕێزتەوە دەست پێ بکەم. هەر بەفعلی بەڕاست ئەوەی پێی دەگوترێ پێگە و ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستان لەژێر مەترسی و لەژێر پرسیاردا ئێستا. زۆر سپاس بەخێراتنی کاک نەوزادەکەم. زۆر سپاس. لە ڕاستیە لە دوای ڕیفراندۆمەوە و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە یەکێک لەو کێشە و گیر و گرفتانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە موقعیەتی سیاسی باڵنی ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستانە. مەسەڵەن هەر بۆ نمونە بەهۆی ئەو بارودۆخەوە دەستگایەکی گرنگی وەکو سەرۆکایەتی هەرێم ئەتوانم بڵێم یعنی سەرنگوم کرا، یعنی سڕ کرا کە هەرێم با بڵێن سەرۆکایەتی هەرێم یا بە پێچەوانەی هەندێک بۆ چوون کە پیان وابوو زیادێ ئەوانەویش بەهۆی ململانەی سیاسیەوە، بەڵام لە ئەسڵا هەموو کایەیەکی سیاسی هەموو یەکەیەکی سیاسی ئەبێ ئیعتیباراتێکی معنەوی هەبێت. بۆ دەسەڵاتی باڵێن پێگەی سەرۆکایەتی هەرێم، پۆستی سەرۆکایەتی هەرێم ئەگەر لە ڕووی ئیعتیبارە سیاسیەکەشەوە بێت گرنگ بوو کە لە هەرێمی کوردستانە بمێنێتەوە، بەڵام بۆچی نەمایەوە؟ کەواتە ئەوە ئەم قسەی کە ئێمە ئێڵێن کە ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستان لەژێر کێشە و گیر و گرفتایە ئەو بەهۆی یەکێکە لە دەلیلەکان. ئەم دەستگایە نەما یان تەجمید کرا هەز ناکەی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی ناوخۆش دەکەی پێشوازی بوو کەواتە ینی بەڵێ ئەخناڵەمەوە نەتیجە بوو. نەتیجەی چی بوو؟ نەتیجەی ئەم دەستگای مادەم سەرێشە بوو بۆ هەمووانی تر ینی بەڵێ ئاخر خۆی ئەگەر نەتەوەیەک بیاوێ نەتەوەیەک بێ خاوەنی پێگە بێ خاوەنی دەسەڵات بێ خاوەنی نوێنەرایەتی بێ خاوەن نابێت ئەو جۆرە پۆستانە بە کەم سیر بکات. هەموو ینی لەوانەیە منی شەگوم لەوانەیە زۆرترین نەقدم لە بەڕێوەبردننی شێوەی پۆستی سەرۆکایەتی هەرێم و تەداول نەکردنی دەسەڵاتیایە و ئینجا نەبوونی بەڕێوەبردننی بەبێ شەرعیەت و قبوڵ نەکردنی بۆ لێپرسینەوەی پەرلەمان و یعنی هەر خۆم لەوانەش بووم کە بە سیستمی پەرلەمانی تەجاوزی قسەکردن بکەین لەسەر دامەزراوەی سەرۆکایەتی ئەوەی کە پێی دەوتری هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لە چاوی وڵاتان لە چاوی بەغدا ئیعتیبارە سیاسەکەی پێگە سیاسەکەی ئێستا لە شوێدایە. بەڵێ خۆی ئێستا بڵین لەم جەولەیە و لە مینەیە پێگەی سیاسی و ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر پرسیاری گەورەوە. ئەوە نمونەی یەکەمم بەوە هێنایەوە. نمونەی دووەم مەسەڵەن بۆ نمونە خەڵک چاوەڕێی موچەی بەغایە
تەنانەت جاران ئەوترا بودجە لە بەغاوە بێت کەەوە مۆزوعێکی سیادی بوو بەڵام ئێستا خەڵک کێشەی نییە ئەگەر بودجە لە بەغاوە نەیەت بەڵکو پێی گرنگە موچە لە بەغاوە بێت خەڵک بۆ نمونە مامۆستایان لە ماوەیە کە مزاهرەیان کرد خۆپشاندانیان کرد خۆپشاندانەکان بە عەرەبی بوو هەموو لافتەکان بە عەرەبی نووسرا بوو و ئاراستەی بەغاکرا یعنی کەواتە خواستەکان نەقدەکان ڕەخنەکان ئینتیماکان بەرەو بەغا خەریکە ئەڕۆنەوە ئەمە کێشەکەی لێرە لەبەرەوە بێت یعنی ئێمە ئەو حاڵەتە بەجددی وەربگرین ئایا لێگەڕێن ئەتیباری سیاسی هەرێمی کوردستان ئاوا ڕۆژ بە ڕۆژ بەرەو داکشان بڕوە یاخود ئەبێت نخبە سیاسیەکانی هەرێمی کوردستان جارێک کەمی ئەتیبارە بگەڕێنەوە زۆر باشە زۆر باشە بەڵام کاگە نەوزاد دەگوترێ ئەوەی کە بەهۆی ئەم ڕووداوانی کە لەم دواییانەدا ڕوویان داوە بەڵێ بەتاکید ینی پێگە و مووقع و هەروەها ئەتیباری سیاسی هەرێمی کوردستان کەوتوتە ژێر پرسیارەوە بەڵام ئەوە دەگوترێ بای ئەوە نییە کە ئەتیبارە سیاسیەکە هەر نەمێنێ بە تایبەتیش ئەم ئەتیبارە سیاسی کە هەرێمی کوردستان هەیەی چ لەسەر ئاستی عێراق ئەتیبارێکە بە دەستور دان پێدانراوە و هێشتاش لە ناوخۆی هەرێمی کوردستان خەڵک ئەم هەرێمە ینی بە هەرێمی خۆی دەزانێت هێشتا خەڵک لە هەرێمی کوردستان ئەم کیانە سیاسیە بە کیانە سیاسەکەی خۆی دەزانێت ڕاست کەواتە قسەکردن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان ئەتیباری سیاسی لە ژێر پرسیاردایە هەز ناکەی زێدەڕێی تێدایە بەڵێ من سەرەتا بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم و ئەمڕۆژ بۆ خۆتان زانن 90 ساڵی یادی دەستگیرکردنی سەرۆک ئۆجالانە کە لێرەوە داوای ڕزگارکردن و ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجالان و سڵاحەدین دمرتاش دوو سەرکردەی کوردی باکوورەکەم و هەموو ئازادی خوازێکیش و ئەمڕۆ بیلفعل 26 ڕۆژیش بەسەر بەرخۆدانی ئەفرینی خۆراگر و قارەمان دژی سوڵتانی ئەردۆگان و تورکیا و سوپا و تیرۆریستانی داعش و نمونونەکانیانکەن بەڕاستیەوە نمایی سەربەرزین بۆ ئێمەی کورد و ئەوان بیبەسمەوە بە مەوزوعەکەی خۆمانەوە ئەوان عفرین خۆڕاگری عفرین متمانەی کورد پێگەی کورد زیندوو کردەوە بە زیندوی شێوە بە گەشتێتی هێشتەوە بە تایبەتیش لە ڕۆژ ئاوای کوردستانە بەڵام لە باشووری کوردستان بەداخەوە من جاری پێشووتریش وتم و لە دوای ڕفراندۆمەوە کە هەموو هۆکارەکانش ناگەڕێنەوە بۆ ڕفراندۆم بەڵام پێگەی سیاسی کورد لە عێراقدا لە ناوچەکە لە ناوخۆیە بەرەو لاوازبوون بەرەو بەهێزبوون ڕۆشتووە ئەمەش لە ئەنجامی چیەوە لە ئەنجامی هەڵە سیاسیەکانەوە کە کردمان لە ڕابردووە لە ئەنجامی خوێندنەوەی هەڵا بۆ هاوکێشە سیاسیەکان لە ناوچەکە و دنیا و جلهێزەکانە و هەروەها بەهۆی ناکۆچی و ململانیە ناڕەوایەکانی ناوخۆمان لە نێوان سەرکردایەتی سیاسیەکان و حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا و بە هۆکارێکی تریش بەهۆی شکست خواردومان و سەر نەکەوتنمان لە ئیدارەیەکی ڕەشیدا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕووکەشی دەسەڵاتە سیاسەکەیە ڕووکەشی یاخود سیما و نیمایندەی حکومڕانێکەیە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کە نەیتوانیوە لە جێگەی خواست و ئاواتی زۆرینەی جەماوەردا بێ ئێمە ناکرێت بەڕەها قسە بکەین بڵێن هەموو حکومڕانێک لە دنیای دیموکراسیدا نمایندەی 100% کۆمەلگاکەی خۆی ناکە بەڵام بەداخەوە حکوومەتەکەی ئێمە و دەسەڵاتە سیاسەکەی ئێمە نەیتوانیوە نمایندەی لانی کەمی دوو حیزبە دەسەڵاتدارەکەش بکات بۆ خۆ دەزانیت دوو حیزبی دەسەڵات کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتیکانە لە ناو خۆشیانە ئەندام و لایەنگرەکانی ئەوانیش بوونەتە هۆی ئەوەی کەوا ئەوانیش دەنگی ڕەخنە و گلەی و گازندیان بەرز کردەوە لە حکوومەت و دەسەڵاتەکەی خۆیان بەهۆی کە نەتوانراوە کەمترین ژیان و گوزەران موچەکە کە بچووکترین و ئاساییترین مافی موچە خۆران و هاوڵاتیانی ئەم هەرێمەیە دابینی بکە بۆیە بەڕاستی هەموو ئەم پرسیارانە وای لێ کردووە کەوا متمانە و پێگەی سیاسی هەرێمی کوردستان لە ناوخۆ لاواز بێ و ئەو قورسایی و سنجینی جارانی نەمێنێ ئەو گەشاوی جاران لە بەردەمی هاوڵاتیانی خۆی دانەمێنێ جا خۆی لێکێک لە خاڵە لاوازەکانی هەموو حکومڕانی و دەسەڵاتێکەوەیە کە هاوڵاتیانی خۆت لێ ڕازی نەگرن و ڕێزی نەگرن دواتر تۆ بچۆرە دەرەوەی عێراق کە هێسەکانە بەداخەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و داگیرکردنەوەی ناوچە دابڕراوەکانی کەرکووک و داقووق و هەموو مەنتیقەکانی کە بۆ شەنگال و بۆ مەخمور و بۆ خازەر و بۆ بەعشیقە و بۆ هەموو شوێنانەی کەش وەکو یەک کە داگیرکراونەوە بەڕاستی لە ڕووی عێراقەوە لە ڕووی دەسەڵاتدارانی عێراقەوە حیزبە سیاسەکان دەسەڵاتدان حتا هاوڵاتیانی سادی عەرەبیش دەسەڵاتداری هەرێمی کوردستان ئەو سەنگ و قورسایی نەماوە بۆ نمونە دوێنێ شەڕ و ئاژاوەیەک لەسەر لە ناو بازاڕێکی قەرەباڵغی هەولێرا بووە لە بینی هاوڵاتیانی عەرەب و کووردا لەسەر مەسەلەیەکی نەتەوەیی و دەمارگیری لە بینی ئەردوولا ئەمە وای کردووە کە هاوڵاتیەکی عەرەبی ئاوارە ئەوەندە جورئەت بەخۆی بدات لە ناو هەرێمی کوردستاندا بەگشت
خەڵکێکی کورد و دانیشتوی کورد و دانیشتوی ڕێسەنەکەی کوردستانە بێتەوە بۆیە ئەمانە بەڵام ئەمانە چیمان پێ دەڵێن ینی ئەمە ئەوەمان پێ دەڵێن کە کورد و سیاسەتی کورد و سیاسیەکانی کورد و پێگەی سیاسی کورد لاواز بووە لە بەرچاوی تاچی کورد تاچی عەرەب دەسەڵاتداری عەرەب و لە ناوچەکە و دنیاشدا زۆر چاکە کاگ عەدنان بەجددی کاتی ئەوە نەهاتوە دام بەوە دابنین کە فعلاً اعتیباری سیاسی هەرێمی کوردستان لە ژێر پرسیاری گەورەدایە و اعتیباری سیاسی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی دەرەوە بە تایبەتی بەسم پێ لە بەغدایە خۆمان دەزانین ینی بەغداد چۆن مامەڵە لەگەڵم کیانە کوردی دەکای ئێستا و لەسەر ئاستی ناوە خۆش بە هەمان شێوە ئەم کیان و ئەم قەوارەیە چۆن ینی لای خەڵکەوە ئێستا ینی وەکو پێویست ڕێزی لە ناگیرێ کاتی ئەوە نەهاتوو اعتراف بەم حەقیقەتە بکەین یان وێنەکە لای بەڕێز شتێکی ترە بەڵێ کاک شۆڕژ زۆر سپاس سڵاو و ڕێزیشم بۆ میوانە بە ڕێزەکانت هەیە طبعاً ئەوانەی کە قسە لەسەر بار و دۆخی سیاسی دەکەن لە میدیاکان بەگشتی نەک هەر کەناڵی پێیان هەموو کەناڵەکان خوازیارین ئەوانە کە قسە دەکەن منطقیانە قسە بکەن و دەبی پەنجە لەسەر ئەو خاڵانە دانین کەوا بوویتە هۆی ئەوجا هەر ئەو بابەتێک کە دەورژێندرێت لە میدیاکان بۆ نمونە تەوەری ئەمڕۆ بازەوەی دەکەن احتیباری سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەگەر شرۆڤەی بکەین و تەفریقی بکەین لێشی بکەینەوە دەڵێن احتیباری سیاسی لە هەرێمی کوردستان دەیخینە احتیباری سیاسی لە پێش 16 ئۆکتۆبەر و احتیباری سیاسی لە دوای 16 ئۆکتۆبەر هەمومان شاهدی ئەوە دەدەین پێش 16 ئۆکتۆبەر و پێش ئەنجامدانی ڕێفراندۆم و لە سەروبەندی شەڕی دژ بە تیرۆریستانی داعش هەرێمی کوردستان لە پێگەیەکی یەکجار بەهێزا بوو و ئەو پێگە بەهێزە هەرێمی کوردستان وای کرد کەوە وڵاتانی ئەوروپی و وڵاتانی وەکو ئەمریکا و تەنانەت بگرە کۆمکاری عەرەبی و وڵاتانی عەرەبی و حسابێکی تایبەت بۆ هەرێمی کوردستان دابنێ بەڵام کە کوردستان گەیشتە قیممەی و تا ئەو ڕۆژەی کەوا ڕیفراندۆم کراو و لە ئەنجامی 193 پوینت کە دەنجی بە پرۆسێکدا تەنها کە گزارشتی لە ڕای هەرێمی کوردستان دەکرد بەڵێ ئێمە کوردستانمان دەوێت ببێ بە دەوڵەت هیچ شتێشتر نەبوو کەواتە چۆن ویستیان ئەو احتیبارە سیاسە نێڵن و چێ وای کرد ئەو احتیبارە سیاسە دروست بکە لە بۆ هەرێمی کوردستان بەچووری بەڕێزی چێ بوو و ئەوانەی کەوا ویستیان ئەوانەی ئینتیمای نەتەوایەتیان بەهێز بوو و ئەوانەی بە کۆی گشتی لە خەمی کوردستان دابوون لە ساڵی 1920ەوە دەوڵەتێکی بەناو عێراق بە هەموو حکومڕانەکانەوە بە دەسەڵاتی جۆرا زۆر تا ئەو لەحزەیە قسە دەکەین هەر قۆناغێک و بە شێوازێک خەڵکی کوردیان چەساندوتەوە کاگە عەدنان لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا کاگ عەدنان هەندێک هەن پێیان وایە بۆ قسەکردن لەسەر ئیعتیباری سیاسی کورد نابێ وەها قسە بکەین کە ئیعتیباری سیاسی پێش 16 ئۆکتۆبەر یا دوای 16 ئۆکتۆبەر بەڵکو دەبێ قسە بکەین لەسەر پێش ئیستفتاکە پێش ڕێفراندۆمەکە و دوای ڕێفراندۆمەکە و پێشیان وایە کە 16 ئۆکتۆبەریش هەر نەتیجەی ئیستفتاکەی ڕێفراندۆمەکەیە یعنی ئەمە وێنەیەشی گشتگیرتر نییە بۆ نەخێر ببوورە کاک شۆڕش ناتوانین ئەمە یعنی هەندێک شتی نادروست بە دروستی بزانین ڕێفراندۆم کرا و دوای ڕێفراندۆم چاوەڕوان کراو یان چاوەڕوان نەکرا بوو کەوا حەشدی بەناو شەعب هاتن پەلاماری کەرکووکیاندا و ئێستا داگیر کراوە و تەنها بەرنامەیان کەرکووک نەبوو بۆ زانیاریت و سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان بە کۆی لایەنە سیاسەکانیش ئەو زانیاریانە دەزانن و پێش ڕێفراندۆمیش وابزانم لەم پیلانە زۆر چەند سەرکردەیەکیان ئاگادار کردبوو کە تا ئێستا لە میدیاکان باز نەکرا و ناشتێ لێرانەدا ناوبینم
بەڵام کاک عەدنان بەرنامەکە زۆر لەوە گەورەتر کاک عەدنان هەولێری لەگەردە کاک عەدنان دەگوترێ 16 ئۆکتۆبەر بەرپرسیار نییە لە لاوازکردنی پێگە و ئیعتیباری سیاسی کوردی 16 ئۆکتۆبەر ئەگەر بەرپرسیار بێت لە شتێک بەرپرسیارە لە نزیک خستنەوەی نوخبەی سیاسی کوردی لە کۆتایی هاتنی دەسەڵاتیان ئەلەوەدا بەرپرسیار بووە یعنی بنمونە بینیشمان لە دوای 16 ئۆکتۆبەر چۆن ینی بەڕێز بارزانی دەگوترێ بە قسەی هەندێک کەس ناچار بوو ینی دەست لە پۆستەکەی بشێنێتەوە بەڵکو ئەوەی کە بەرپرسیارە لە لاوازکردنی مووقع و ئیعتیباری سیاسی کوردی ڕفراندۆمەکە خۆیەتی ببوورە 16 ئۆکتۆبەر هەرێمی کوردستانی گەڕاندەوە بۆ 2003 زۆر بەواقعی ئەو پەلاماری کەرکوردرا و بەرگری بکرابە وەکو سەحێلان و مەخمور و پردێ هەر ئەوەندە دەهاتنە پێش معادلە سیاسیەکە ئەو کاتە دەگۆڕە واقعە یعنی بێ و دژمن بێتە پێش و تۆ بکشیتەوە چی چاوەڕێ دەکەی بەڵێ دەرەنجامی ئەوەی لێ دەکەوێتەوە کەوا لە دوێنێ و پێرێ ئەو بەڕێزە باسی کرد ئەم میوانە بەڕێزە لە ناو شاری هەولێر سێ حەشدی شعبی کە باجلی مەدەنین و ناو بازار بڵێن بژی حەشدی شعبی بەڵام خەڵکی هەولێر لەیان هاتنە دەست و تەمبیان کردن بۆ ئەوانی کە تریش بەتەما بوو بێن ئەو قسەیە بکەن بەدەیان ڕۆلەی کورد بەدەستی حەشدی ناشعبی شەهید بووە و زیندە بەچار کراوە و بریندار کراوە و گیراوە و لە ئەو وێرانکارێکە لە دووسخورمات و دیتمان خەڵکی هەولێر لەسەر ئەمە بە جواب هات بوو دڵنیاشم ئەگەر حەشدی شعبی لە سلێمانی وا بکە و لە دهۆر وا بکە و لە کەلار و کفری و گەرمیان وا بکەن هەمان هەڵوێستیان دەبیتن زۆر باش بەڵام زۆر بە کورتی 16 ئۆکتۆبەر ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستانی لاواز کرد زۆر باش بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە شێوازێکی دیبلۆماسیانەی ئیداری و لە پاڵ ئەمەدا بە شێوازێکی دیبلۆماسیانەی سیاسی و ئەو قۆناغە وردە و بنیاد دەمێنەوە تا ئەو کاتەی معادلەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێتن و ئەو کاتە هەرێمی کوردستان دەبی قسەی تری هەبێ زۆر چاکە باشە زۆر چاکە کاک عەبدوڵڵا دەگوترێ سەرڕای ئەوەی کە لەلایەن بەغداوە هەوڵێک هەیە بۆ ئەوەی پێگەی هەرێمی کوردستان ئیعتیبارە سیاسیەکەی بەردەوام احتیوا بکرێ لە ناوەخۆش کۆمەڵی هێز کۆمەڵێ بەڕێز و کەسایەتی هەن ئیشی بەغدا ئاسان دەکەن بەوەی بەردەوام خەتوکەی خەڵک دەدەن کە بنمونە لە ڕێگەی ئیستیغلالکردی ئەم بارودۆخە ئابووری کە هەیەە ئینتیما سیاسەکەیان بۆ قەوارە سیاسەکەیان لاواز بکەن ڕاستە لە ڕاستیە خۆی ئینتیما چۆن دروستە بێت ئینتیما شتێکی واقعیە یعنی تۆ مەسەلا یعنی سەکار بەوەگەیشتوە کاک عەبدوڵڵا چییە هەموو ئەعتیبار و هەم چاوەڕوانیشی خەڵک ئەم هێز و ئەم کەسایەتیانە لە بچەدا کوی بکەنەوە یعنی ئەمە کارەسات نییە موچە شتێکی گرنگە موچە بریتێ لە قوتی ڕۆژانەی خەڵک چۆن موچە ینی موچە شتێکی مهمە ئێمە ناتوانین موچە ئەوە بە کەم ئەو بای ئەوەیە کە ئەمە پێگە و ئیعتیباری سیاسی هەرێمی کوردستانی بکەین بە قوربانی هاوارباتی بکەین لە نەتیجەیە خۆی وا دەرێت ئێمە نەتیجەیە تۆ ناتوانین لەگەڵ حەشامات بە مەنطق قسە بکەیت ناتوانین لەگەڵ حەشامات بڵێ بە سیاسی قسە بکەیت خەڵکێک هەیە موچەی نییە ئەبێ مامۆستا ساهم قوتابخانەکانی هەرێمی کوردستان نیوەی ڕاستی داخراوە ئەوە چییە یعنی ئەوە هیچ معنایەکی یعنی خۆی سیاست چییە حکومڕانی چییە بریتێ لە کۆمەڵێک بەها و قیەمی کۆمەڵایەتی ئابووری ئیداری کۆمەڵە شت کۆمەڵە دروشم نییە کۆمەڵە حەماسەت نییە کۆمەڵە شعارات نییە حکومڕانی و دەسەڵات بەڵکو کۆمەڵێ ئیدارەدانی واقعیە بۆ جونگەکانی ژیانی خەڵک ئەگەر تۆ نەتوانی موچەی خەڵک بیت و ئیدارەیەکی ڕێکوپێک بکەیت و ئەگەر نەتوانی مەسەلەن بۆ نمونە پشکە دیارەکانی ئەو هەرێم لە عێراقەوە وەربگری وەکو بودجە وەکو ئەمانەوە لە بودجەوە دابەزی بۆ داوای موچە خۆ ئێستاوە خەڵک نین داوای موچەکەن ئێستاوە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشەکە لەو دیبلۆماسیەتی مامۆستا باسی کرد هەر بە دیبلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان بریتیە لەوەی کە چۆن بتوانێت موچە بپچڕێ لە بەغا چۆن بتوانێت موچە لە حکوومەتی بەعابادی وەرگێ ئەڵێ وەکو کوردەڵێ بەقەت بەڕەکەی خۆت پێ ڕاگێژی شتی لە سیاست هاشتەکان واقعیە زۆر چاکە بە بچوونی بەڕێزت ئەو هەوڵانەی کە هەن لە دەرەوەی هەرێمی کوردستان جارێ لە ناوە خۆ گەڕێ بۆ
بۆ ئەوەیە کە بەفعلی اعتیباری سیاسی هەرێم وەکو کیانێک و قوارەیەکی دان پێێنراندرا و لە چوارچەوەی عێراق بەرتەسک بکرێتەوە لاواز بکری احتیوا بکرێ یا هەوڵەکە بۆ چوزانم لاوازکردی ئەو نخبە سیاسیە کە تا ئێرە حکمی هەرێمی کوردستان دەکات. دەزانی چۆنە ئوستاز من ینی بە منطقی تەخوین قەت قسەم نەکردەوە منطقی تەخوینیش قسە ناکەم و لە تەحلیلا باوەڕم بە تەخوین نییە و پێشم وایە هەموو کوردێک حەزی لەوەیە کە هەرێمی کوردستان هەرێم بێ دەوڵەت بێ حکمڕانێکی ڕاشید بێ ئیدارەیەکی بەقوت بێ ئەمە لەوانەیە خەونی هەموو کوردێک بێ یعنی بە پێچەوانەی هەندێک کەسەوە تەسەورەکەم هیچ نەتەوەیەک نەبێ بەقەدەر کورد لەو خەونا وەکو خەون نەگوەکو پرۆژە وەکو خەون هاوبەش بن لەبەروی کورد زۆر ناسۆری چەشتۆ بەدەست ئەم مەسەلانەوە بەڵام ئەگەر وردی کەینەوە بۆ ئیشکردن بۆ کارکردن ئێمە لە کارکردن و لە ئیشکردنە بۆ ئەم خەونە دنیایەک شکست و فەشەلمان هێناوە مەسەلەن بۆ نمونە 24-25 ساڵێک حکومڕانی لە چوارچێوەی هەرێمەکە ئەبووە ئێستا هەرێمی کوردستانی زۆر بەقوت بکردایە مانیە ئێستا بۆ هەرێمی کوردستان لە ئاستی عسکەریا بەقوت بووە ئەبووە لە ئاستی ئابووریا بەقوت بووە ئەبووە لە ئاستی ئیداریا بەقوت بووە لە ئاستی تعلیمیا بەقوت بووە خۆ ئەمە کارەساتێکی گەورەیە تۆ ئێستا مناڵەکانی لە پۆلی سەرەتاییە فێری ئەلفوبێ نابن فێری بیرکاری نابن فێری هیچ شتێ نابن هەموو ئەوەی کە ئەتوانێت مناڵەکانی ڕەوانەکە بۆ خوێندنگە ئەهلیەکان حکومت ناتوانێت خزمەتگوزاری تعلیمی و صحی بە تەواوەتی پێشکەشی خەڵک بکە ئەمانە هەمووی شکستن ئەم شکستانەیە وا ئاکا وردە ئیعتیباری سیاسی ئەوانە بکەیتە ژێر پرسیارەوە ئەمەیە وا ئاکا مەسەلەن تۆ کە مەسەلەن خۆی دەوڵەت چییە دەوڵەت جۆرێکە لە قوبوڵکردن و ڕەتکردنەوە مەسەلەن کاتێکیش تۆ مزاهرە لە دەوڵەت لە حکومەتەکەی مزاهرە لە حکومەتی خۆتەکەی ئەمەش هەر جۆرێکە لە ئینتیما ئێستا کە تۆ ئەبینی مزاهرەکان ڕویان لە بەغایە یعنی چەقی سیاسی هەرێم لە هەولێر تێپەڕی یعنی لە هەولێرەوە نییە یعنی ئەبووە حکومەتی هەرێم دڵی بەوە ژانی بکردایە کە خەڵک خۆپشاندان ئەکات و داوا لە بەغا ئەکا موچەی باتێ یعنی ئەوەم چییە و لێدانێکە لەمەی کە ئەمە باسیەکەین لێدانە لە ئەعتیباری لێدانێکی بەقەسد نا لێدانێکی وەکوڵی ئۆتۆماتیکی بە نەتیجە لێدانە تۆ هەتا وەکو ئەو ڕۆژەی خەڵک نەقدی حکومەتی هەرێمی کوردستانەکە و خۆپشاندان لە حکومەتی هەرێمی کوردستانەکە یعنی ئینتیمای خەڵک یعنی چەقی سیاسی ڕووی چاوەڕوان لە کوردستان بەڵام کە ڕووی چاوەڕوانەکان ڕووە کاتە بەغا ئەوە یعنی چەقی سیاسی لە چووە بەغا ئێستا تۆ تەماشاکە ئەم ئینتیخاباتی عێراقە مهمترە هەتا وەکو ئینتیخاباتی هەرێمی کوردستان لە سەر ئاستی مەسەلەن جڤات و لەسەر ئاستی میدیا و ئەوانە کە سەیریەکەین یعنی ئێمە وەکوڵها کە ئیلهام وەرەگری نەزانین چی ئەگوزەرێ ئەوە ئەبینین کە ئەم جارێ انتخاباتی هەرێمی کوردستان هەر پاشەخرێ ئەمە ژێژی ترە لە کێشەکە چونکە اعتیباراتی سیاسی بەشێکی ئەو انتخاباتانەیە کە چوار عملی سیاسی بە شێوەیەکی سەلیس بڕوا ئەو دواخستانە زۆر مشکلەیە یعنی لەوانەیە بەعزێ برادر هەست بەم جۆرە مشکلانە نەکەن ئەمەی کە ئێستا بۆ نمونە هیچ ساڵێ نەبووە انتخاباتی عێراق انتخاباتێکی گرنگ بێنە لای حیزبەکان بێجگە لە لەم ساڵە انتخاباتێکی گرنگە زۆر باشە ئەوە معنای وایە پێگەی یعنی چەقی سیاسی خەریکە ئەگوازرێتەوە ئەبێ وریای ئەمە بین زۆر چاک کاگ نەوزەد ئەگەر هاوڕابی لەگەڵ قسەکەی کاگە عەبدوڵڵا ئەمە لەنێو قەوسێکدا وەربگرم بەفعلی حیزبەکان ئەگە شتێ ما بێتەوە بە ناوی قیادەی سیاسی کوردی ئاگداری ئەم ڕۆژەیە ئاگداری ئەم دۆخەیە کە خەریکە چەقی چاوەڕوانەکانی خەڵک چوزانم چەقی سیاستکردن چیدی لە هەرێمی کوردستان نییە ئێستا خەریکە ڕوو دەکاتە بەختە حتا لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ڕاستە و ئەمە مەترسیە لە ئەسڵدا طبعا من بۆ ئەوەی یەک بەڕێی من یعنی هەڵەیەک لەوتەکانی کاک عەدنان ڕاست بکەمەوە مەسەلەی 16 ئۆکتۆبر لەگەڵ ڕیفراندۆمی 25 لولا وەچی مقارنەیان لە بەینانیە چۆن لەبەر ئەوەی هەز ناکەی 16 ئۆکتۆبر گەورەترە نەخێر چونکە بوو بەهۆی لە لەزانی لە 150 خاچی هەرێم بوو بەهۆی لە لەزانی کەرکووک دڵ و قوسی کوردستان کە هەمووان لەسەری متتەفقین بەڵێ باشە من ئەگەڕێمەوە بۆ تاریخێکی زۆر نزیک زۆر دوور نا ئەگەر وابێت ئێمە لە خەباتی کوردایەتیا چەند وێزگەیەکی گرنگ هەیە کە دەکرێتە خاڵی وەرچەرخان خاڵی وەرچەرخان لەم خەباتی سیاسی ئێستامانە لەم قۆناغەیە ڕیفراندۆم و 25 ئەیلول بوو نەک 16 ئۆکتۆبر لەبەرەوەی ئێمە
لە ریفراندۆمە داوای سربەخۆیی دەوڵەتمانە کرد، داوای دروستبوونی دەوڵەتمانە کرد، داوای سیادەی ئەو سەروەری دەوڵەتی هەرێمی کوردستانمانە کرد. لە 16 ئۆکتۆبەردا وەکو جەنابەت فەرموود بەرئەنجامی ریفراندۆمەکەیە جۆرێکە لە عقوبە و سزادانی حکومەتی بەغدا و فدراڵی بەغدا لە ڕێگەی یاسا و دەستور و گەڕانەوە بۆ شوێنانی کە ئەو بە حەقی خۆی زانێ کە ئێمە من بۆ خۆشم بە ناحەقی زانم وە کەرکووک و هەموو ئەو ناوچانیکە بە ناوچەیەکی دانەوڕێراوی شەرعی هەرێمی کوردستان دەزانن. بەڵام بۆی قسەکەم ئەوەیە ئەگەر قرار بێ 16 ئۆکتۆبەر بکەینە خاڵی وەرچەرخان دەبێت سیوێکی ئابینەوە تو 6 بکەینە خاڵی وەرچەرخان، دەبێ 75 و 74 شکستی ئایدۆلۆژی و حزبیەوە مقارنە و مقایسە ناکەین. نەخێر من ئەمە مەسەلەی حیزبەتی دەرچووە. تۆ دوو حەدەسی گرنگت هەیە لە سەردەمێکی کەمان ڕوویاوە 16 ئۆکتۆبەر 25 16 ڕۆژیان فەرقە یا 20 ڕۆژیان فەرقە. لێرەیە ئەگەر بۆ معلومات هەمومان تەمەنمان لە سیوێکی ئابی شابووین بە گەنج بووین خوێنگەر بووین حەماس بووین سیوێکی ئابمان زوو هەمومان داناوە بە خیانەتێک لەبەرەوەی پایتەختی هەرێمەکەمان داگیر کرا و کاتەش بیرمان نەچێ کەرکووک ئەگەر پایتەختیش نەبێ ڕاستە قودسی کوردستانە دڵی کوردستانە پیرۆزە لای هەموو کەسێکمان باشە بەڵام کە هەولێریش هیچی کەمتر نەبوو لە کەرکووک. زۆر باشە ئەوە خاڵەکە بگەڕێمەوانێ بە ئەوەی کە جەنابەت فەرمووت چیدی هەولێری ئێستا بەڵێ چەقی ڕووداوە گەرمەکان نییە. بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستان بە حکوومەت و دەسەڵات و سەرکرداتی سیاسی دەستپێشخەری سیاسیان لا نەماوە. جا هەچ کاتێک من دەبڵێم هەچ حیزبێکی سیاسی هەست سەرکردەیەکی سیاسی دەستپێشخەری سیاسی لە دەستانەما طبعاً ڕووی و تیشکەکان لەسەر ئەو نامێنێت چاوەکان لەسەر ئەو نامێنێت چاوەڕوانەکانیش لە دەستی ئەو نامێنێ بۆیە بەداخەوە لە دوای 25 ریفراندۆمەکە و دواتریش 16 ئۆکتۆبەری هاتە سەر ئێندەی تر قۆناغەکەی سەخت کردەوە و دژوارتر کرد لەسەر هەرێمی کوردستان هەموو چاوەڕوانەکان بە حکومەت و دەسەڵاتی خۆشمانەوە چاوەڕوانی بەغدا دەکەن و بەغداش دەڵێت لە ڕێگەی دەستورەوە من هەموو ئەو دەستور جێبەجێ دەکەم. ئێمەش خۆمان نەمان شاردێتەوە ئەڵێن دەستورمان قبوڵە بەڵام من زۆر جارەڵێم ئەو دەستوری کە دانراویشە و خۆشمان دەنگمان پیا لە کاتی خوا 2005 بۆ خۆی فریاد ڕستنیە بۆ هەموو داواکاریەکانی کورد لەبەر ئەوە بەشێکی زۆری کێشەکانی کورد حل دەکات وا دەگوترێ حل ناکات بۆ خۆ ئێمە ئێستا خۆمانی بینین بەپێی دەستورە دەواازە سنووریەکان داخراوە بەپێی دەستورە فڕۆکانەکان داخراوە و ناشکرێت حەقێکی سیادیە ئەمە حەقێکی سیادیە ئێمە لەو پێش زۆر خۆمان لێ گەورە بوو زۆر ئەوەمان کرد سێبەری خۆمان لێ گەورە بوو زۆر پێمان ڕاگەشا لە بەڕەکەی خۆمان کە تۆ ناتوانانی احتفاظ بەمەوە بکەی بۆچی ینی ئۆباڵی ئەمە دەخەیتە دەستورەوە ئێمە وەکو خۆمان نەمانتوانی احتفاظ بەم حقوقانە بکەین کە وەکو ئەمری واقع فەرزمان کرد. من قسەکەم ئەمەیە کورد بۆ خۆی هۆکارە بۆ ئەم وەزعاریکەتی کەوتووە وەکو وتم ناکۆچە سیاسەکان ملبناری سیاسەکان ڕێک نەخراوی نێوماڵی کورد و ئەوەندەی هەڵپەی پۆست و پلە و ئیمتیازاتمانە ئەوەندەی گەل و نیشتیمانمان بە خەیاڵانایە ئەمانە وەشکستی شکست خواردومان لە ئیدارە و لە ئابووری و لە سیاست و لە سەربازیە هەموو ئەمانە بوونەتە هۆیەوەی کە تۆ موقعیت لاواز بێت و دەستپێشخەری لەلایەن زۆر باشە کاگە عەدنان کەواتە ئەوەی کە اعتیباری سیاسی هەرێمی کوردستان لاواز دەکات ئەوەیە کە حزبە کوردیەکان قیادەی کوردی چیتر خاوەنی دەستپێشخەری نییە چیتر شتێ نەماوە لە جوعبەی سیاسی ئەم هێز و ئەم قیادە کوردیە تاوەکو پێشکەشی دەرەوەی خۆی بکە بەڕێز لەو بارەوە دەڵێتی. بەڵێ ئەمن وەڵام دەدەمەوە بە چەند خاڵ بە کورتی بۆ ئەوی پەیامەکە بگاتن و بە بابەتەکان ڕابگەین. یەک باسی دەوڵەت کرا چۆن دەوڵەت دروست دەبی. یەکەم خاڵ کە دەوڵەت دروست دەبی دەبی ڕەکیزەکی اقتصادی بە قوتت هەبی. ئەوە هەموو پسپۆران لەسەرەوەی کۆکن و هەرێمی کوردستانیش توانی لەو ماوەی ساڵانەی ڕابردوودا کە جەنابی مالیکی بودجێ هەرێمی کوردستانی بڕی ئەو کاتنە ریفراندۆم هەبوو و نە بڕیاریشی لەسەدرا بوو 4 ساڵ و چەند مانگێک پێش ئێستا بودجە بڕایەوە ئەو موچانە بە چدرا بەو نەوتانە و بەو داهاتانەیە کە لە سنووری کوردستاندا بوو ئەوە یەکیان. دوو جگە لە دابینکردنی موچەکە 4 ساڵ تۆ خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو پارێزگا و قەزا و ناحیەکانەوە 175 موچە خۆرن و جگە لەمەش خزمەت گوزاری کراوە ئەم بەرگی لە حکومەت ناکەم باز لە شتێکی واقعی دەکەم بەڵێ کەم و کوڕی هەبووە بەڵێ گەندەڵی هەبووە بەڵێ نەعەدالەتی هەبووە ئێمەی ناشارینەوە بەڵام ئەمە کۆی پرۆسەکە باز دەکەین کە باز لە دەوڵەت دەکرێن کە ئەو بەڕێزە 16 ئۆکتۆبەر
تاوانبار دەکاتن بە 25 ئایلول ئەو کاتێکە نەوتەکان کەوتە ژێردەستی هەرێمی کوردستان و موچەی 4 ساڵی بڕینی بودجێ عراقی پێدابین کرد لە هەرێمی کوردستان و ئێستا لە هەولێر ئەگەر بێن پیاسەیەکی بکەن کە شەقامی 120 مەتری دروست کراوە ئێستا خۆم کە پێدا بچم بزر دەبم بۆ ئەوەی ئەوەندە پرۆژەکی گەورەیە و ئەو هەولێرەی وێران کراوەی کە لە نەتیجەی ئەو بودجە و خزمەت گوزاریانی ئێستا کە بووە جێی سەرنجی نە ئێمە باز بکەین خەڵکی وڵاتان کە دانیشتێکی سەردانێکی سەرۆکی کۆمکاری عەرەبی هەبوو بۆ هەولێر گوتی ئەوەی باسییان دەکرد نەمزانی وە زۆر لە مەسەر خۆشترە مەبەستم نییەوە بەرگری بکەم مەبەستم هەرێمی کوردستان دەیویست گەورەی اعتیباری سیاسی بگاتە ئامانج بگاتە نەتیجە لە هەڵکشاندا بوو لە قۆناغی ئینتقالی سیاسی لە کۆتاییەکاندا بوو باشە ڕیفراندۆم لە دەستوردا هەیە کە خەڵک چەند پارێزگار دەتوانن ڕای خۆیان گزارش بکەن بەڵام لە دەستوردا نییە عەبادی کوردی نابینەوە لەم هەرێمی کوردستانە ئیشکاری لەگەڵ ڕیفراندۆمدا هەبێ ئەمە ئەوەندەی قسەمان لەسەر نەتائیجی ڕیفراندۆمە ئەوەندە قسەمان لەسەر خودی پرۆسەکە نیە کە بەشی هەرە زۆری خەڵکی ئەم هەرێمی کوردستان یعنی تێیدا بەشدار بووە پرسیارەکەی من ئەوە بوو بەفعلی ئێستا حزب و قیادەی کوردی مجرد نەبوونەتەوە تەجرید نەکراون لە دەست پێشخەری مبادرەی سیاسی ئێستا ئێمە جگە لە چاوەڕوانی هیچ شتێکترمان هەیە بۆ دەرەوەی خۆمان پێم وایە ئێستا بەشداری نەکردنی مەسەلەن پارتی دموکراتی کوردستان لەو ناوچانەی داگیر کراون ئەوە ناونیشانی بەرنامەکەتە کە ئێستا ئەمڕۆ دادناوە گەڕانەوەی احتیباری سیاسی هەرێمی کوردستانە دەڵێ کەرکوور داگیر کراوە بەهێز و بەشداریش ناکەم و بایکۆت دەکەم حەق وایە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان ئەو هەڵوێستیان هەبی بەڵام بڕۆن لە مووسڵ بەشداری بکەن مووسڵ خاچی کوردان نییە خاچی کوردستان نییە ئەوە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی لە کوردستان نوویست گوتم ئێمە کەرکوور کوردستان نییە ئی هەموو لایەنە سیاسیەکانە هەموو دەی بیپارێزین بە من دەڵێت چۆن دەڵێ مووسڵی کوردستانیە نەخێر مووسڵی کوردستان نییە بەڵام خەڵکمان هەیە پێگەمان لەوێ هەیە و بەهێزی دەکەین و دەمانێت زیاتر کورسی بینین بەڵام کاک ئەو بەشداری نەکردن و بایکۆتەی ئێوە لە کەرکووک دەکرد پێمان بڵێ جەدوا سیاسیەکەی سوودە سیاسیەکەی چێ بۆ کورد بەتایبەتی بۆ کەرکووچەکان ئەگەر بەشداری بکە هەر لایەنێکی سیاسی هاوبەشە لە 16 ئۆکتۆبەر جەگە پارتیش بێ هەر لایەنێکی سیاسی هەر ئەندام ئەنجومەنێک لە لیستی برایەتی لە کەرکووک دەنگ بداتەوە بە دانانی پارێزگایەک جا پارێزگایەکە کوردیش بێ ئەوە هاوبەش و بەڵام کاک عەدنان هەڵوێستی ڕسمی ئێوە قسەی ڕسمی ئێوە لەسەر بەشداری نەکردن ئێمە لە ڕێگەی ڕاگەاندنەکانی حزبەکەی بەڕێستانەوە دەیبیستین کا پەیوەندی نییە بەوەی کە ئەمە ینی ئەگەر بەشداری بکەین لە دەنگدان دەمانباتەوە سەرخیانەت بەڵکو دەگوترێ پەیوەندی بەوە هەیە کە کورد لەوێ نەگەیشتۆ بەوەی کە ببێ بە خاوەنی یەک لیست کەواتە وا چاکنی عنی بە قسەکەی خۆت دابچیەوە سیاقی قسەکانت بکەیەوە دەوبارەوە بێ ئاخات چۆن یەک لیست دەبی فەرموو ئێستاش بە یەک لیستە ئەمە گوتمان اعتیباری سیاسی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەش کوردیە دەری ئەگە قازانج یعنی لە نیوەش بگەڕێتەوە زەرە لە نیوەژش بگەڕێتەوە هەر قازانجە ئەو مەسەلەیە هەیە ئێمە دەبی اعتیباری سیاسی بگەڕێنەوە جارێکی تر خۆمان فەرز بکەینەوە خاڵی دووەم ئەوەیە دەبی لایەنە سیاسیەکان کۆک بن وەرە بێگلیز دابەزن لۆ گۆران یەک دقیقە کاک شۆڕژ ببوورە بە پەیامەکەم بگێ ببوورە بە کاک شۆڕژ ببوورە پەیامەکەم فەرموو داوای پارتی دموکراتی کوردستان بووە لەگە کۆبنەوەی مەکتەبی سیاسی یەکێتی پێکەوە متفق بووینە کەوا بە یەک لیست دەکەرکوت بەشداری بکەن بۆ بەشداریان نەکرد زۆرنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و ئەو حزبەی کاک بەرهەمی زۆر باشە کاک عەدنان دەگوترێت لە ئێستادا بەشداری بکەن زۆر باشە با من پرسیارێکتر لە بەڕێزت بکەم زۆر باش دەگوترێت لە ئێستادا لەسەر ئاستی شەقامیش بەشێکی زۆری خەڵکی ئەم هەرێمی کوردستانە یعنی چه اعتیبارێکی
سیاسی گەورە بۆ ئەم دەسەڵاتە هەتا بۆ هەرێمەکەشی خەریکەدانەنێ لە منتەڵەقی ئەوەی کە پرسیاری ئەوە دەکە ئەم دەسەڵاتە ئەگەر خۆی نەکە بەخاوەنی هیچ چاوەڕوانیشی ئەم خەڵکە لە ئێستادا بە تایبەتی کە دۆخەکە زۆر خراپە یعنی جەدوای سیاسی ئەم کیان و ئەم چوزانم نوخبەیە چی ینی بۆ هەرێمی کوردستان ئەمە لە جێ خۆی دانیە کات شۆڕ زۆر بەسەراحەت پێت بڵێم تۆزێک ئەمە شەفافانە قسە بکەین هەرێمی کوردستان ئەو احتیبارەی لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆمیش کە کردی و لە پێش ڕێفراندۆمیش هەیبوو من دەڵێم و ئالێرانە دەکەمە ڕۆژێکی مێژووی بۆ کوردستان بە زیادۆش دەگەڕێتەوە بەڵام بە مەرجێ یەک مەرجی تێدایە ئەوەیە چیتر لە هەندێک لایانی سیاسی جا هەر لایەنێک سیاسی بی نەبینە تەواوکەر و ڕێخۆشکەری ئەگەر لایانی سیاسیش نەبی ئەشخاصی بە قووەت لە لایانی سیاسی نەبێتە ڕێخۆشکەر و ئاسانکار بۆ داگیرکەران وابزان پەیامەکەم وازعە و هیچ کاتێک اعتیباری سیاسی لە کوردستان ئەگەر ئێستا لاوازیش بی بەڵام لاوازیەکی کاتیە و بەهێز دەبێتەوە بەڵام دیسان بە مەرجێ ئەو مەرجێکە لە پێشووتردا باسم کرد زۆر باشە ئەگەر تەمەشای مێژوو بکرێت لە سەردەمی میرنشینی بابان و سۆران و تا ئێستا لە سەردەمی شێخ مەحموود و شێخ سەعید و بارزانی و تا دەگاتە ئێرە هەموو کات کوردستان بەرەو هەڵدێر بەرەو قۆناغی کۆتایی ڕۆشتووە بەرەو ئامانج ڕۆشتووە لەلایەک دیتیتمان کە خۆخۆری و ناوخۆیی بووینە ئاسانکار بۆ ئەوانی کە زۆر باشە کاکە زۆر چاکە پەیامەکەت گەیشت دەگەڕێمەوە لات دواتر دەبنە تەواوکەری زۆر باشە خاڵی بەڵێ بەس ئەو خاڵە باز بکەم زۆر باشە کاتت دەدەمێت دواتر کاک عەدنان بە تاکید دوای کاتت دەدەمێ ئەوەی کە خەڵک لە ئێستادا کاگێ عەبدوڵڵا پێی وایە مادام ئەم دەسەڵاتە فەشەلی هێناوە لەوەی کە چاوەڕوانیەکانی ئەوان ینی بەدی بهێنێکەوەتە جەدوای نییە لە مەقالەیەکتدا تو ئەمە بە خۆشیاری ناو دەبی بەس بەڕاز ئەمە ینی نیزامێکی نەفسی دەرونی نییە کە تاچی کوردی تووشی هاتووە نەوە خۆشیاری ڕاستە ئەخر خۆی هۆشیاری خۆ مەرجێ هەموو جارێ ئیجابی بێت هۆشیاری ینی ئەو شێوە بیرکردنەوە من ڕاستە لەسەر ئەم مۆزوعی کێسە بەرنامەی تیاکەین بالفعل نووسیوە و مەقالم نووسیوە لە ڕاستیە ئەوەی کە خەڵک گەشتە بۆ نەتیجە لە ئەنجامی حکمڕانیەکی شکست خواردووە کە خەڵک لە ڕووی دەروون ئینتیمای نەتەوەی زەعیفە بێ کە مەسەلەن خەڵک چاوەڕوانی بەغاکە کە خەڵک یعنی هەموو شکستە دەرونیەکانی خەڵک پەیوەستە بە شکستی حکمڕانیەوە خۆی لە ڕاستی حکمڕانی کۆمەڵگا دروستەکە من لەگەڵەوە بۆچوونانیم کە پیان وایە کۆمەڵگا حکمڕانی دروستەکە حکمڕانی پێتەڵێ کە تۆ شێوەی حکمڕانی وەکو ئێستا مامەستا نمونەی هێنایەوە بە ڕۆژ ئاوای کوردستان بەرخۆدان و مەسەلەن خەبات و ئەوانە لێ بۆچی بەقوتە لەبەرەوەی ئیدارەیەک ئیداری ئەو کۆمەڵگایە کات بە شێوەیەکی ڕێک وە لێرەش لە کوردستان لە هەتاوەکو مەسەلەن تۆ لە پاش ڕاپەڕینەوە خۆ باری اقتصادی خەڵک زۆر باش نەبوو لە پاش ڕاپەڕینەوە مەشاکیل و مەسەلەن ئەوانە هەبوو بەڵام خەڵک ئینتیمای هەر بەقوت بوو و خەڵک لە مەسەن بۆن و لە دەستورە یام حیزبانە بەم هەموو مەشاکیلانەیانەوە کە لە دوای شەڕیکی خوێناوی ناوخۆی و ئەوانە دوایی کە سڵحی هەنگر خەڵک چەند پێخۆش بووە کە داوایان لە خەڵک کرد دەنگ بە دەستوری عێراق بن خەڵک چۆن بە پەرۆشەوە چوو بە دەنگدا ڕەنگە خەڵک حەزکەیانی بەیەکەوە نەبن ئەم هێزانە ئێستا خۆی بەیەکەوە بوون و بەیەکەوە نەبوون چییە لە خۆی لەسەر بنەمای ئەم شتانە پەیوەندی بە بنەماوە هەیە ئەگەر دیموکراسیەت پێشێل بکرێت ئەگەر ئاڵوگۆڕی دەسەڵات نەمێنێت دەگەڵ ئیدارێکی باش نەبێت ئەگەر دان بە هەڵەیان نەبێت ئەوە گەروانە نەبێ هێزەکان بۆچی بەیەکەوە بن ئەم هێزانە بێ لەسەر بنەمایەک بەیەکەوە بن کە یعنی بۆ بەرژەوەندی حیزبی نەبێت بۆ بەرژەوەندی نەتەوەیی بێت بۆ بەرژەوەندی ئەو خەڵکە بێت کە لە سبەینەیە چۆن حکمڕانی بکات خۆی پێکەوە بوون لە دیموکراسیەت ئازامنە دیموکراسیەت چی مهمە لە هەمان کاتە ململانێ ئاراستەکە لە هەمان کاتە نەتەوە بە هاودەنگی و بە هەمەهەنگی هێڵێتەوە لە هەموو ئەو وڵاتانی کە دیموکراسیەت هەیە ئەو پەڕی ململانەی سیاسی هەیە لە هەمان کاتیشە ئەو پەڕی یەکبوونی سیاسی هەیە مەسەلەن لە ئەمریکایە خۆ بەردەوام کۆماریەکان و عینەکان لە ململانیان دیموکراتەکان لە هەموو وڵاتانی لەم وڵاتانەی ئێمە کۆمەڵە شیعارات کە
یەکبوون بەبێ ناوەڕۆکیشی دیاری کراو یەکبوون و یەکگرتن و مەسەلەن نەتەوە و ئەوانە بەبێ ئەوەی تۆ ناوەڕۆکەکەی و لە خەڵک گەیاندە بێ کامە چییە؟ نەتەوە ئەبێ دیموکراسیەتی تیابێ بۆ ئەوەی لە وێزگە جیاوازەکانە تووشی شکست نەبێت. من لەو نووسینی کە جەنابە باسی کرد باسی ئەوم کردووە ئەگەر نەتەوەیەک دیموکراسیەتی تیانە بێ نوخبەیەکی سیاسی قۆرخی دەسەڵاتەکە شکستی ئەو نوخبە سیاسیە شکستە بۆ نەتەوەکە. بەڵام ئەگەر ئاڵوگۆڕی دەسەڵاتی تیابێ ئەمە جێبەجێ بۆ بەسە هەرێمی کوردستان ئەمە دەبێنی کێشەکەی هەرێمی کوردستان ئەمەیە بەردەوام شکستی نوخبەی سیاسی یەکسانە بن شکستی کیانەکە خۆی. بەڵێ یعنی تۆ لە دوای لە پێش ڕیفراندۆم ئەبووە هەڵبژاردن بکرایە. هەڵبژاردن بکرایە بۆچی؟ بۆی بزانین ئایا کۆمەڵگەی کوردی داوای ڕیفراندۆم ئەکەیە داوای ناکە. تۆ لە غیابی پەرلەمانی کوردستانە داوای ڕیفراندۆمە کردووە. پەرلەمان کە نوێنەرایەتی دەستە جەمعی خەڵکەکات ئەبێ ڕەئی هەبێ ڕەئی ڕاشکاوانە لە هەندێک وڵات بۆ ئەم وێزگە چارەنووس سازانە انتخاباتی پێشوەختەکرێ. بۆچی؟ بۆ ئەوی بزانن ئایا هێزە ڕاستەقینەکانی کۆمەلگاڵێن چی؟ بەردەوام ئێمە ینی هەوڵێن ینی لە وەکوڵێ لە فرسەتە ئیش بکەین لە فرسەت بقۆزینەوە. مەسەلەن بۆ نمونەگەر لە انتخابات کرایە زۆرینە و کەمینە دووبارە دابش بواەتەوە ئەو کاتەمانزانی ئایا ڕیفراندۆم بکەین ئەستان یەکێک لە هۆکانی شکستی ڕیفراندۆم ئەوەیە کە سەراحەت و ڕازگۆییتیانە بووە. 16 ئۆکتۆبەر بەرەنجامی ڕیفراندۆمە ڕێک وایە بەڵام ڕیفراندۆمێکی ئەم 16 ئۆکتۆبەرە دروستەکە چونکە کۆمەڵە هێزێ چوونەتە ناو یاریەکەەوە متمانیان بەیەک نییە. ئەم 16 ئۆکتۆبەرە بۆ ئەم 16 ئۆکتۆبەر چونکە هێزێک ڕیفراندۆمەکە بڵێ بیکە و بڵێ میکە هەرێکە لە ڕووی نێودەوڵەتەوە بڵێن میکە هەرێکە لە ڕووی هەرێماتیەوە بڵێن میکەرێ لە ڕووی ناوخۆیەوە دڵنیانیە لەوەی هێزەکان پشتیوانی دەکەن بەڕێزی بەڕێز کاک مەسعود ئەوە بوو کەوتی من کێشەم لەگەڵ و هێزانن یەکە بە سەراحەت ئەڵەن با ڕیفراندۆم نەکرێ کێشەم لەگەڵ هێزێک هەیە کە سەری نییە کە یەک ڕەئی نییە کە چەندین ڕەئیتیایە نازانم ئایا ئەوانە بە سەراحەت بە ڕاستی لەگەڵ ڕیفراندۆمەکانی لەگەڵ ڕێک ئەمە نەتیجەکەی لە 16 ئۆکتۆبەرە خۆی دەرەخات لەبەرەوە بەبێ دیموکراسیەت سەرکەوتن مستحیلە زۆر بەم شیعاراتانە نابێت. زۆر باشە. ئەو هەستەی کە کاگە عەبدوڵڵا لە نووسینەکەیدا بە هۆشیاری ناوی دەبە حەز ناکەی هەستێکی زۆر مەترسیدارە حەز ناکەی پلان و مخەتەتی دەرەوە بە تایبەتی بەغدا لە دژی هەرێمی کوردستان بۆ نەهێڵانی ئاعتیباری سیاسی ئەم هەرێمە زۆر ئاسان دەکات بەبێ ئەوەی بە خۆمان بزانین ئێمە بە خۆمان هەمومان بووینەتە ینی هاوکار بۆ بەغدا تاوەکو پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەین. من لەگەڵ ڕێکی کاک عەبدوڵڵایە هەمیشە دەسەڵاتی وشیار کۆمەلگای وشیار ئاڕاستە ئاکا کۆمەلگا خۆی ئەساسە نەبێ وشیار بێ خۆی ئەمەلیەکە وەکو بڵی دووسەرەیە دوو جەمسەرەیە هەم کۆمەلگای وشیار دەتوانێت نوخبەیەکی وشیار پێشکەشکە ئەو نخبە وشیارش دەتوانێت کۆمەلگایەک بە شێوەیەکی ئاڕاستە بە شێوەیەکی ڕاست ئاڕاستە بکە تەوجیهیکە پلانی بۆ دانی ڕابەرایەتی بکە یعنی وەکوتم کۆمەلگا بەبێ نخبەیەکی وشیار نابێ و نخبەیەکی وشارش بەبێ کۆمەلگای کوردی بە وشیار نخبەی سیاسی کوردی بە نخبەیەکی وشار دەبینی یا بینیت بەداخەوە ئەگەر وشیاریش بن کە کاتێک من هیچ کەسێک لە ئینسان کە ناوت ئینسان و ناوت مرۆڤ و نەخێر مەعسوونیت لە هەڵەکردن بەڵام سووربوونت لەسەر هەڵەکردن ئەمە بۆ خۆی هەڵە کوشندەکەیە سەرکردایەتی سیاسی کورد چەندین هەڵی کوشندیان کردو بە دوور و درێژی خەباتی کوردایەتی ئەگەر لە شێخ مەحموود و مەلیک مەحموود و لە شۆرشی ئەیلور و شۆرشی نوێ و دوای ڕاپەرێنش قسە بکەین چەندین وێزگەی هەڵی سیاسی کوشندەکراوە بەڵام بەداخەوە ئێمەی کورد بە کۆمەلگاکەشمانەوە بە نوخبە سیاسەکەشمانەوە پند و عیبرەتمان لێ وەرنەگرتووە خۆی ئەمە یەکێکە لەوەی کەوا خەباتی کوردایەتیش ناگاتە دوا مەنزڵ غەڵەت دوای غەڵەت وێزگە دوای غەڵەت شکست دوای شکست ناگەینە دوا مەنزڵ بۆیە سەرکەوتنەکان زۆر دوورەکەونەوە بە هەموو کاتێ بە ئەوەی خۆمان جارێکی کە ژەڵێم کۆمەلگای کورداری کۆمەلگایکی زۆر دڵسۆزە زۆر بە وەفایە من هەمیشە ئەڵێم دەبێت نخبەی سیاسی و سەرکردایەتی کورد زۆر شکرانەی خوا بکە کە کۆمەلگایکی وشیار و دڵسۆز و بە وەفای یاوە بەم سەرکردایەتیە هیتلەر بەو دڕندەیە دەڵێ خۆشبەختترین دەسەڵاتدار ئەو دەسەڵاتدارەیە کە کۆمەلگایەکی مطیعی هەبێ بەس دەگوترێت کۆمەلگای کوردی کۆمەلگای هۆشیار نییە بە تایبەتی لە ئێستادا لە ئێستادا ئەم کۆمەلگە کوردی وەکو لە پێشەشی بەرنامەکەشمدا گوتم بۆ نەهێڵانی ئەم نوخبە سیاسی کە ماوەی 20 ساڵەیە ینی حکمی دەکا بۆ نەهێڵانی ئەمان خەریکە ینی دەستبەرداری هەرێمەکەشی بێ وەکو ئەو کەسەی گوتومە ینی بۆ نقومکردنی یان بۆ نەهێڵانی کاپتنی کەشتێکەکەی ئامادەیە کەشتێکەشی نقومکە
کاک شۆڕژم ئەوە ناگەڕێتەوە بۆ ناو هوشیاری کۆمەلگا. هوشیاری کۆمەلگا ئەوەدەیە کە داوای مافی خۆیەکە، داوای مافە دیموکراسەکانێکە، داوای ئازادیەکە، داوای شەرعیەتەکە، داوای مؤسساتی دام و دەستگاکانی خۆیەکە، داوای ئاڵوگۆڕی دەسەڵاتەکە، داوای بەرقەراری ئاشتیەکە، داوای خۆشگوزەرانی خۆیەکە، داوای سیادە و سەروەری خۆیەکە. ئەمە هوشیاری کۆمەلگایە. قەت من بە هەڵەیە زانم ئەگەر بڵێ کۆمەلگای کورد هوشیاریە، بەڵام چی ئەەکەی لەگەڵ دەسەڵاتدارێکی ملهوری قۆڕخاری پاوانخواز بۆ دەسەڵات؟ چی ئەەکەی لەگەڵ ئەوەی کە جۆ لە ڕاستیەکان ناگرێ؟ چی ئەەکەی لەگەڵ هەموو ئەو دەسەڵاتەیە کە ئەو هەموو پاکێجە جوان و ڕێکوپێکە بۆ چاکسازی پێشکەشکرا جێبەجێ نەکرا؟ حکوومەتێک کە نەیەوێت تەنها بە دروشم وەکو کاک عەبدوڵڵا دەڵێ دروشمێکی باق و بریقت بۆ بەرزەکات و جێبەجێ ناکا. پێش مانگ و نیوێک وتیان ئەوە یاسایەک دەرئەکەین ئامادەمان کردو بۆ نێشتنی گەندەڵی و چاکسازی ڕاستەقینە لە موچەخۆران و خانشان و بندیواران. بۆ نایکەیت چێر دەستی گرتویت؟ پەرلەمان بە زۆرینە پەرلەمانی خۆت و یەکێتی و حیزبەکانی کەیە کۆتاکانە بۆ جێبەجێ ناکەی کاکە. ئەو دوو مانگونیەوە لەسەرەوە وەستاوین. ئەم هەموو بندیوارە هەیە تا ئێستا لە تەدقیقی لیستی پەروەردە و سەحەیە هێشتا هەر بندیوار و ناوی دووبارە بێتەوە. کەواتە کاکە نیەتێکی ڕاستەقینە لەلایەن ئەم دەسەڵاتەوە هەست پێ ناکرێت. کۆمەلگا بڵێ چی؟ کۆمەلگا دەزانێت زۆر باش دەزانێت لەوەی کە ئەگەر ئەم دەسەڵات و قەوارە سیاسیە بە یەک و یەکگرتووی نەمێنێتەوە ئەوە دیتر کورد تووشی شکست و ماڵوێرانی دەبێت. بۆیە لە دڵسۆزی خۆیەوە لە بە وەفای خۆی بۆ گەل و میلەتەکەی بۆ نەتەوەکەی کە پرچێشی ناکە و پەنا ناباتە بەرد و دووتیژی بە زەبری هێز ئەم دەسەڵاتە بڕوخێنێت. کاگە عەدنان 2 دقە بۆ تۆ ماوە. دەگوترێ بۆ ڕزگارکردن و هەروەها بەرزکردنەوەی باڵانسی ئەعتیباری سیاسی هەرێمی کوردستان پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان بیر لەوە بکەنەوە کە هەرمەکەیان و خۆشیان ڕزگار بکەن لەو نوخبە سیاسی کە ماوەی دەیان ساڵە تاقی دەکرێنەوە لە هەرێمی کوردستان و لە گۆڕەپانی سیاستکردن لە هەرێمی کوردستان. ئەوە پێشمەرزی یعنی گەڕانەوەی ئەعتیباری سیاسی بۆ هەرێمی کوردستان. بە قسەی هەندێک بێت بەڕێزت لەو بارەوە دەڵێیت. بەڵێ وڵا کۆمەلگا دەبی وشیاربی هاوکاربی لە بۆ ئەو نوخبانەی کە دایانەوەی ئەعتیباری سیاسی هەرێمی کوردستان کێرڤەکەی بەرز بێتەوە و بگاتەوە خاڵی پێشووتر و زیاتر بەرەو ئامانز بڕات و زیاتر لە دەستی نەدا. کاک شۆڕژ ئەمێن یەک قسە دەکەم لە کەناڵەکەی ئێوە و ئەرشیفیش دەمینێ و تا دوای هەڵبژاردننی عێراق ئەوەی عەبادی دەیکە بەرامبەر بە هەرێمی کوردستان سەبارەت بە موچە و ئەوەی کە کاک نەوزادی موهەندیس باسی کرد و لیژنەی وردبینی و هاتن و ئەوانە هەمووی کات کوشتنە. ناڵێ موچەی نانێری، بەڵام ئەگەر بشنێری یەک موچە دەنێری تا هەڵبژاردن دەکرێتم. وە لە نەتیجەی بڕینی بودجەی کوردستان 4 ساڵ و نەناردنی پارە و ئیستحقاقی پێشمەرگەی بارزانی بڕیاری ڕێفراندۆمیدا لەگەڵ لایەنە سیاسەکان وە لە نتیجەی چەوساندنەوە و تەهدیدکردنی حەشدی شەعبی. کاک شۆڕژ لە کەناڵەکەی ئێوە لە کەناڵی پێیان لە سەروبەندی شەڕی داعشدا گوێبیستی تەقریرێک بوون کە حەشدی شەعبی دوای شەڕی داعش بەرۆک و یەخەی کوردستان دەگری. زۆر باش لەو کەناڵی ئێوە لە زۆربەی کەناڵەکانی تریش. زۆر باشە سپاس. کەواتە یەک دقە من وەڵام دەدەمەوە کەواتە ڕێفراندۆم نییە. یەک دقە کاک شۆڕ باو قسێ بکەم. ڕێفراندۆم وەکو ئەوە وایە تۆ زەویەکی وەربگری بەناو بکەی و سەنەدەکەت لەناو بەرچیبی، بەڵام زەویەکەت لالا نەبی تا ڕۆژ خۆی دێ زەویەکە وەردەگری و دەکەیتە خانوو. زۆر باشە. وە دوا قسەشم ئەوەیە لە بۆ کاک نەوزادی. کاک نەوزاد شتێکی باس کرد، ئەمە جیاوازی 31 ئاب و 16 ئۆکتۆبەر پێ بڵێم. ئەمە 31 ئاب عەرەبی شیعەمان و شیعەی ئیرانیمان بە سوننەی عەرەب دەرکرد، بەڵام 16 ئۆکتۆبەر عەرەبتان هینا کورتان پێ دەرکرد. زۆر باشە. زۆر باشە. زۆر باشە. پەیامەکەت گەیشت. زۆر باشە. یەک دقەش بۆ تۆ هەرچەندە کۆنتڕۆڵ دەکرێت. زۆر باشە. بەرز ببێتەوە. بەڕای بەڕێزت لەکوێ دەست پێ بکەین. لە ڕاستیە بێ دیموکراسیەتێکی ڕاستەقینە جێبەجێ بکەین، لە ئاڵوگۆڕی دەسەڵات نەترسین، نوخبە جیاوازەکانی کۆمەلگا بێتن بێنە پێشەوە، ئاڵوگۆڕ دروست ببێ، ئەو عەقڵانی لەناو کۆمەلگایە هەیە لە ڕێی دیموکراسیەتەوە بێن هەموو زۆر باشە. مهەیئین بۆ ئەوە ئەزمون بکرێت. وڵا بەداخەوە لەم وەختیانەوەڵا بەڵام چارەسەرەکەش کورد خۆیەتی و یەک و یەکگرتووی نێوماڵی کورد زامنی سەرکەوتوو بە دەزێنانی سەرکەوتوو. زۆر چاکە. زۆر سپاسانەکەم. زۆر بەڕێز کاگە عەدنان بورهان کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمان بووی، هەروەها زۆر بەڕێز کاگە نەوزادی موهەندیس چاودێری سیاسی، هەروەها زۆر بەڕێز کاگە عەبدوڵڵا ڕەشاوی. زۆر سپاس تۆشەکەم. زۆر بەڕێزم. سپاس بۆ ئێشبینەرانی بەڕێز. خواتان لەگەڵ. دەستان خۆش. سپاس.